هەر لە خولی نایابدا پێشمەرگەی هەولێر توانی لە دەربی شارۆچکەی پیرمام سەرکەوتن بەسەر ئەرارەتدا تۆمار بکات بە گۆڵێکی بێوەڵام کە ئەم سەرکەوتنە یەکەم بردنەوەی پێشمەرگەی هەولێر بوو لە نێو یاریگای خۆی و ئاراراتیش بۆ حوتەم یاری لەسەر یەک نەیتوانی سەرکەوتن تۆمار بکات. پێشمەرگەی هەولێر دوجار دوای 9 هەفتە لە چاوەڕوانی دڵی هاندەرانی خۆی خۆش کرد و یەکەم سەرکەوتنی لە نێو یاریگای خۆی تۆمار کرد. لیارەکانی هەفتەی دێمی خولی یانە نایبەکانی کوردستان لە هاوی ناواری پیرمامیانەی پێشمەرگەی هەولێر میوانداری ئەڕەڕاتی کرد. لە سەرەتای یاریەکە هێرشێک بوو ئەڕەڕات ڕێککەوتو عەلی عەزیز نەیتوانی بە سەرکەوتوانە هێرشەکە تەواو بکات و یانەکەی بکاتە خاوەن گۆڵی یەکەم. پێشمەرگەی هەولێر وەڵامی خێرای بۆ ئەڕەڕات هەبوو دوای لە دەستدانی دوو هەڵ لەلایەن ئەحمەد حوسنی مسری لە خولەکیدا فەرهەنگ گۆریە یانەکەی کردە خاوەن گۆڵی یەکەم. دوای ئەم گۆڵە یانەی ئەڕەڕات دەستەوەستان بوو لە بەرامبەردا هێرشبەرانی پێشمەرگەش ستون و گۆڵپارێز غەفور عوسمان بربەس بوون لە بەردەمیان و نەیانتوانی گۆڵی زیاتر تۆمار بکەن. لە گێمی دووەمی یاریەکە هێرشبەرانی پێشمەرگە بەردەوام بوون لە فەوتاندنی دەرفەتەکان و ئەڕەڕاتیش بێدەنگ بوو لە بەرامبەریان و نەی دەتوانی وەڵامیان بداتەوە و تۆپ بگەێنێتە گۆڵی پێشمەرگە و یاریەکەش دوای کۆتایی هاتنی کاتی یاسایی و بەبێ کاتی زیاد کرا و نابژیوان فیکەی کۆتایی لێدا و پێشمەرگەی هەولێر بە گۆڵێکی پاک براوە بوو. ئێمە لە بیداتەوە یعنی بە هێرش بردن یاریمان کرد یعنی کات سەمیر لە ژوورەوە وای ڕێنمای کردین کە لە بیداتەوە دەبی هجومی یاری بکەین وەبی قسەی خەڵک بشتێنی قسەی جمهور دڵی جمهور خۆشین کە دەرێن ناو یاریگای خۆی ناباتەوە یان یاریگایەکە بێودمە نەخێرەوەی ڕاز نییە تۆپانێ ئەو شتەی نییە لە ناو ڕاضە هەموو یاریزانێک ئاواتێوەیە کە گۆلی سەرکەوتن تۆمارکە منیش یەکێکم لەو یاریزانەکە توانیم گۆڵێک تۆمارکەم ئەوش گۆلی سەرکەوتنە. سەرەتا یاریەکە ئێمە توانیمان کۆنتڕۆلی یاریەکە بکەین و زۆر بە جوانی ینی زاڵ بین بەسەر یاریگا و الحەمدولله ئەوە بوو گۆل یەکەممان تۆمار کرد دەمانتوانی چەندین گۆلیت کەس تۆمار بکەین بەڵام خۆم موفەقی نەکردین لە تۆمارکردنی گۆڵەکانی تر ئینشاڵڵا لەسەر ڕێسکەی بەردەوام بین و ئەمەش یەکەم سەرکەوتن بوو لە ناو یاریگای خۆمان ئینشاڵڵا نابتە دوامی سەرکەوتن. بەم ئەنجامەش پێشمەرگەی هەولێر با 13 خاڵ بە شێوەیەکی کاتی هاتە خانەی پێنجەمی ڕیزبەندی و ئاڕاتیش بە 9 خاڵ لە شوێنی خۆی مایەوە لە پلەی هەشتم. دوای 9 هەفتە لە چاوەڕوانی یانەی پێشمەرگەی هەولێر یەکەم سەرکەوتنی لە نێو یاریگای خۆی تۆمار کرد و یانەی ئاڕاتیش 8 هەفتەیە نەیتوانیوە سەرکەوتن تۆمار بکات و بە هیوای ئەوەیە لە یاریەکانی داهاتووی بتوانێت سەرکەوتن تۆمار بکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.